هەمیشە کورتسات لە دۆخی هونەرمەندانی پرسیوە بە تایبەتیش لە دۆخی تەندروستیان و لەم ساڵدا بە تایبەتی تیمی هونەری دەستگای میدیایی کورتسات سەردانی چەندین هونەرمەندی کردووە و لە دۆخی تەندروستی بەشێکی زۆر لەو هونەرمەندانی بەسەر کردوتەوە هەمیشە لە دۆخی تەندروستیانی پرسیوە. هونەرمەند نیگار بەکر لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە نەشتەرگەریەکی بۆ کراوە و لە ئێستادا بەهۆی یادی 25 ساڵی دامەزراندنی دەستگای میدیایی کورتساتەوە ئەو خاتونە سەردانی دەستگای میدیایی کورتساتەکات و پەیامێک ئاراستەی کەناڵەکە دەکات و هەروەها ئەو کەسانەشی کە بینەری کارە هونەریەکانی ئەو بوون. باشە خۆ ئەو جارێ نەڕۆیشتووە خانم تۆ لوشکە دەست پێ کرد ئەگەر زۆریشت پێ ناخۆشە ئەوە پێیان ئەڵێن کچی خۆمان و نایدین بەشوو. جا بۆ چم لازمەکەی لەم دنیا بێرە بە باوکە بڵێ قسەی خۆی نەبووە قسەی خۆشیە بێت. دایکە گیان کچەکەی خۆت هونەرمەند نیگار بەکر بە بۆنەی یادی دامەزراندنی دەستگای میدیایی کورتساتەوە با مەبەستی پیرۆزبایی سەردانی دەستگاکە دەکات و پەیامێک ئاراستەی کەناڵەکە و ئەو کەسانە دەکات کە بینەری کارە هونەریەکانی ئەو هونەرمەندە بوون. وەک دەزانین لە ماوەی ڕابردوودا ئەو هونەرمەندە بەهۆی نەخۆشیەوە نەشتەرگەری بۆ ئەنجامدرا، بەڵام لە ئێستادا ئەو هونەرمەندە تەندروستی باشە و هەمووان دڵخۆشن کە بە باشی ئەو هونەرمەندەیان بینیەوە و بە تایبەتیش دوای بڵاوبوونەوەی چاوپێکەوتنەکەی سوشیال میدیای کورتسات کە بینەرێکی زۆری هەبوو هەمووان دڵخۆشی خۆیان دەربڕیوە بە باشتربوونی تەندروستی و هاتنی بۆ دەستگای میدیای کورتسات. ستانەکەم تەپەن پێشەوە شتێ پیرۆزباییتان لێ یەکەم. پێشەوە شتە من کورتسات ماڵی خۆما چکە من مێژوویەکم هەیە لەگەڵ دەستگای میدیایی کورتساتە هیوادارم هەروە سەرکەوتوو بن و هەمووشە من ئەو قسەم لەسەر کورتسات کردووە بە یەک نەمەت ئیشتان کردووە، یعنی یەکەم ڕۆژ چۆن ئێوەم بینی بە گوڕوتینێکی بەهێز و جوانەوە ئیشتان کرد من تا ئەمڕۆ نەمبینی کورتسات ڕۆژێ بەرەو دواوە بڕوات بۆیە هەر دەستخۆشیتان لێ یەکەم. هیوادارم لە ئایندە هەنگاوەکانتان زۆر زیاتر بێوە کار و بەرنامەکان تا بەرەو پێشۆ بچێ. من دەستخۆشی هەموو کارمەندەکانتانەکەم بەڕاستی هەموو جێگەی فەخر و شانازی منن هەمووتانم خۆشەوێ ئەمە ماڵی منە سپاستانەکەم. پێشنیارەکەس هەیە بۆ کورتسات هەسەکەی لە کورتسات لە بەرزین تازەیە پێشنیارێک بابەتێک شتێک بەخوا ئێستا لەم دقا هیچ شتێکی وام لایاد نییە چکە بەستەناوە هاتبووم پیرۆزبایەکتان لێ بکەم. پێشنیاری من تەنها هەر ئەوەیە هەر ینی هەر وەک خۆتان بمێننەوانێ بەڕاستی نەبێتە دەستگایەکی زۆر حیزبی ئێستا زۆر جوانن لە هەموو بابەتەکانتان هەیە، ینی لە بابەتی کۆمەڵایەتیتان هەیە لە بابەتی مناڵانتان هەیە لە بابەتی گەورە بچووک هەموو بابەتەکانتان تێکەڵاو کردو لە بەرەو کورتسات هەر ئەو ڕنگ و جوانیی خۆی هیوادارم بپارێزێ. فەرموو کاک جومعە هەموو شتەکان حازرە. دەست خۆش بێ ئەزانی سەمیرە خان منیش حەزم لە سەر و پێ نییە بەڵام بڵم چی هەرە بێبی خۆم بۆ نوشەڕە شەقەکەی بۆ ئێمەیە و ئێوەش بۆ خۆتان هەر ئەو نەتان لە سەردانشم بیخۆن وەستنە سەر پێ. بۆ خوا گەورەی ئەگەر ماڵمە بێ بە حیاتی نایڵم سەر و پێ بێ بە ماڵەکەمە. بۆ تۆش سەر و پێ ناخۆی؟ نەوەڵڵا بۆنێکی زۆر ناخۆشی هەیە زۆر دەبۆ سەبارچم شتێکی تریش بۆ بێن بۆنەکەی ئەوە ناخۆشە قێزی لێەکەمەوە. ئەمە